سڵاوتان لێبێت بینەر و بیسەری ڕوودا و ئەم کاتتان باش. من دکتۆر هونەرم، پسپۆڕی پزیشکی فریاکەوتنم. خۆشحاڵم کە لەگەڵتانم لە سیزنێکی نوێ لە پۆدکاستێکی نوێی کلینیک کاست. لە پۆدکاستی ئەمجارە لەگەڵ دکتۆر دلێر شینە، پسپۆڕی نەشتەرگەری گشتی قسە دەکەم. باسی بەربڵاوترین ئەو نەشتەرگەریانە دەکەم کە ئەو ئەنجامیان دەدات و باسی ئەوە دەکەین کە ئێستا یەکێک لەو نەشتەرگەریانەی کە زۆر ئەنجام دەدرێت ئەو نەشتەرگەریانن کە بۆ چارەسەری قەڵەوی و بۆ دابەزاندنی کێش بەکاردەهێنرێن. یەکێک لەوانە کە نەشتەرگەری بڕینی گەدەیە، یەکێک لەوانە زۆرجار باڵۆنە. دکتۆر دلێر زۆرجار لە ڤیدیۆکانی دەڵێ قەڵەو خۆشەویستەکان سڵاوتان لێبێت، بەڵام منیش دەڵێم بزانین چێن ئەوانەی کە قەڵەون و ئایا هەر کا کێشیان زۆر بوو پێویستیان بە نەشتەرگەری دەبێت یانیش کۆمەڵێک مەرجی تایبەتیان هەیە و بۆچی ئەنجامی دەدەن و بۆچی ئەنجامی نادەن. کاکتۆر زۆر بەخێربەی. سپاسان دەکەم، زۆر مەمنون. من ئەمڕۆ بەشێکی ئەم پۆدکاستە تایبەت دەکەین بەلایەنە زانستیەکە، ئەوەی کە بۆچێ ئەم نەشتەرگەریانە دەکەن، چۆن دەیکەن، کەی بڕیار دەدەن لەسەر ئەنجامدانی نەشتەرگەریەکە، و بەشێکیش تایبەت دەکەین وەکو خاوەن بیرۆکەی نەخۆشخانەی میهرەبانی. باسی ئەو دەکەین کە زۆرجار بە باش و بەخراپ کۆمەڵێک هەن لایەنگرن، کۆمەڵێک هەن لایەنگرنین و قسەی دیکە دەکەن، بۆ منە دەڵێن ئێوە بۆ خێر نییە، بۆ منە بۆ پارەیە، هەندێکیان بە پێچەوانەوە زۆر دەستخۆشی دەکەن. باسێکی ئەوەش دەکەین لەگەڵت. بەخێربێ. دکتۆر، قەڵەوی هێندە بەربڵاوە کە ئێستا وای لێ هاتووە ژمارەیەکی زۆری نەشتەرگەری تۆ ئەو داتایی کە بۆ منت نارد لە ماوەی ڕابردوو بە نزیکەی زیاتر لە 1000 نەشتەرگەریتان ئەنجام داوە. بەڵێ، بسم الله الرحمن الرحیم. قەڵەوی کۆمەڵێک نەخۆشیە لە یەک کەس کۆبوویتەوە. پشت ئێشە، لاق ئێشە، کە ئابا، بەشەشی نەزۆکی، زەخت، سوکەری، جەڵتە لە مستەقبل، ناچاڵاکی، دوورکەوتنەوە لە بواری ڕیاضە و وەرزش، کۆمەڵێک نەخۆشی لە یەک کەسیدا کۆ دەبێتەوە پێدێنە قەڵەوی. هۆکارەکەشی ئەوەیە کە وزەی زۆر دەخواتن و کەمی سەرف دەکاتن. تەبیعی نەشتەرگەری دوا قۆناغا لە بۆ چارەسەرکردنی قەڵەوی. چیە قەڵەوە؟ ئینسانی ئەتیادی ئەتمان دەکەینە سەر 3 دەوەری، وەزنی لەسەر باڵای بە مەتر 2 و دەبی تەمەنیشی لە 18 ساڵی زیاتر بی کاتێککە نەشتەرگەری لۆ دەکرێت. دەبی BMI-یەکەی لە 40 زیاتر، ئەوەی کە پێی دەڵێن هاوکۆلکەی بارستایی جەستا، دەبێت لە 40 زیاتر بێت، زیاتر بیان 35 مەرجیت کەی لەگەرە، مەسە سوکەری کۆنتترۆل نەکرێ، زەختی پێچ عیلاج نەکرێ، ئینزیلاقی هەبیتن، مەشاکلی کەی هەبیتن بۆی دروست کرد بێت، دەتوانن عملیات بکاتن. ئینسانی ئەتیادی 18 لە بۆ 25 لە 18 کەمتر ئەوە نەخۆشیە، دەبی وەکو توش بەدخۆراکی دەبی بەداخەوە کە ئێستاکە لە غەزەی خۆشەویست بەدخۆراکی دەبیندرێتن کە BMI-یەکان لە 18 کەمترە و کە پێشتر لە سۆماڵ و سوودان دەماندید، لە ئەفریقای دەماندید، ئێستا لە غەزەش دەبیندرێتن بەداخەوە. دوعای دەکەین خوای گەورە برایانی غەزا لەو ئەزمە و ناخۆشی نەجات بداتن و خوای گەورە سەربەرجام بکاتن و جوولەکەی لە ناوبە. لە 25 لە بۆ 30 پێدرێن خرپن گۆشتن، لە 30 دەبیتە قەڵەو، دەچیسە ناو بابی قەڵەو. واتە 19.5 بۆ 25 یان 24.9 ئەوە ئاساییەتەیە. لەسەر ئەوکتت پێ دەڵێن خرپن ناواکی جوانە، ئێمە دەڵێن کێش زۆر، کێش زۆر ینی گۆشتن حاڵی پێدەرێن. لە 30 لە بۆ 35 قەڵەو دەرەجەیەکە. قەڵەو دەرەجەیەک بێ شێوەک نابی عملیات بکرێتن. دەتوانی تاریخەکانیت کە بەکاربیێنی کە چار ڕێگا هەیە لە بۆ چارەسەرکردنی قەڵەوی. یەکەمینیان نەمەتی حیاتت بگۆڕە. نەمەتی حیات گۆڕین لە 3 شتی پێک دێتن. یەکەمینیان خواردنی وزەی کەمکەوە، ئەوانەی کە تاقەی تێدا، طبعی ئەمە دەزانین مەزەری تاقەی 3 شتە: چەوریە، کاربۆهیدراتە، پرۆتینە. کەوا مەزەری سەرەکی تاقەی لەو 3 شتیە کاربۆهیدراتە، کەوا دەبی کاربۆهیدراتی کەم کاتەوە. کاربۆهیدرات واتە 6 شت، یعنی گەنم، ئەوەی لە گەنمی دروزەبی سەمون، کێک، نان، کولیچە، ساوار، شفتە، کفتە، گەنم، شەکر، برنج، میوە بە ئەنواع میوە کاربۆهیدرات، فرکتۆزی تێدا، فرکتۆزێک دەبێتە 2 گلوکۆز، پێنجەمینیان پەتاتە، گولە بە ڕۆژە. ئەو شتێ هەموو جارە دەڵێم هەموو سپیەکان بەس تقریبا نەتو هەندێک ڕەشیشی تێدا بوو، هەندێک زەردیشی تێدا بوو. ئەوانە تاقەی زۆر تێدایە، لە یەکە ئەو شتەیە ئینسان خۆی لێ دوور بخاتەوە. گەنم، شەکر، برنج، میوە، پەتاتە، گولە بە ڕۆژە، تاقی کەم دەبیتەوە. 2 جوولی زیاد کاتن. باشترین بێ مەسرەفترین چاکترین ڕیاضە لە بۆ قەڵەوە خۆشەویستەکان ڕۆشتنی بە پێیانە ئەگەر بتانی لە ناو ئاوێ باشترە لە بەر چۆکەکانی و غار نەداتن، ڕانەکاتن، چونکە ڕاکە لە بۆ چۆکانی خراپە و بەنەعلەش نەڕواتن، کالێ لە بەرکە لە بن ئەوەی تووشی
و جوڵەیەک بێت چونکە زۆر زار ئەو گرفتمان هەیە بۆم نەخانوێک لە ماڵەوە ئیش دەکات دەڵێ من خۆ زۆر دەجوڵم جوڵەیەک بێ زۆر زار دەڵێن هێندە ببێ کە ئارەقەت پێ بکایان هەندێک ماندوود بکە ئەها دەڵێ بۆ مشەوەشی ینی بەو شێوەیە بێ نەک ئەوەندە هێواش بە هیچ استفادەی لێ نەکات جولە لەبەر ئەوە ئەمە تەژی قەڵەوەکان دەکەین غار نەدەن غاردا چۆک ئەمە دەمانوێت چارەسەری شتێک بکەین نامانوێت شتێک تێک بدەین کاتی کە غار دەدات تەسیر لە چووکەکانی دەکاتون تووشی مەشاکلی دەبیتن ئیدوێ لێ ناتوانێ بڕواتن لێکە و سێمشت خەویان ڕێک بخەن یعنی هەوڵدەن زوو بنون زوو هەستن خەوڕێکی خستنیش دەوری هەیە لە خەتۆی یەکەمینیان ئەگەر تانی نەمەتی حیاتی بگۆڕی وردە وەرزی بیت دەخواری ئەوە باشترین شتە ئەگەر نادەتانیتن ئیسفادە بکاتن لە دەرمانەکان دێنێرینە کندکتۆری باڵتنی هەندێک دەرمانمان هەیە کە مزیانن وەکو ئۆرلیستارد ئۆلفیت کە ئەوە لە هەندێک حالەتی ناخورێتن وەکو ئافرەتەکە حامیلەدار بیتن یان بەردی زەرداوی هەبیتن یا خودت شیر دەربیتن لەو حالەتانە نابی بیخواتن تاکە دەرمانە لە ئەمریکای لە مارکێتەکانیش دەفرۆشرێتن چونکە قەڵەوی زۆر بەڵبراوە لە ئەمریکای بەڵام لێرە هەتا ئێستا باشترە لە ژێ سەرپەرشتی پزیشک بێ بۆیە ناوهێنانیان بۆ ئەوە نییە کەسێک بۆ خۆی بچێ بیکە لێ بکانە هەر لە سەگەلێ دەفرۆشرێتن یعنی ئەوە کو ئیش دەکاتن ئەوە لەسەر پەنکریاس ئیش دەکاتن دەرێتن ئەو چەوریانی کە دەی خۆی هەڵنامژرێت لە ئەمعائی لە ڕیخڵۆکەکان بۆ شوێی ئیش دەکاتن کاتێککە نەخۆشەکە پیسایی دەکە پیسایەکەی چەورەوە دەزانانی چەوری زجی دێتە خوارێ ئەو چەوری زجی نییە بەڵکو ئەو چەوری کە دەخوات هەرەوەی دیخوا هیچی حل ناکە بە کوردەکەی خۆمان هەڵی نامژیت بڵێ و دەرزیمان هەیە مەجموعەک دەرزیمان هەیە ئەوانە ئیشی دکتۆری باڵتنی ئەمە وەکو خۆم ناچمە ئەو بوارەی بەڵام دەرزیمان هەیە حەبمان هەیە و هەر یەکە و ئیندیکیشن و کۆنتراندیکیشنی هەیە ئەنی زەرر و زیانی هەیە و سوودیشی هەیە هەندێک شتی کوردەواری هەیە لێرەوە دەمە ئیشارە پێ بکەم وەکو باگراوندێکی کوردەواری خۆمان کە جەما لێ بۆ زەنجەبی لە زەر دەچووە دارچینە ئەوانە خەڵک سوودیگەن بەس ئەوە چارەسەری قەڵەوی پێ ناکرێتن خەتۆی چارەمینە کە لە مهرەبانی هەیە کە بە چار شێوازی ئەمە چارەسەر دەکەین خەتۆی چارەمە یعنی هەنگاوی چارەمە دوو شێوازێت بەشێکیان نەشتەرگەریە بەشێکیان بێ نەشتەرگەریە ئەوانەی بێ نەشتەرگەرینە باڵۆنش دوو جۆریە باڵۆنی زیرەکە و باڵۆنی ئاساییە باڵۆنی ئاسایی بە بەنج دادەندرێ بە بەنج پاشەش مانجی دەردی ینی لە دەوی بەنجی عامە بەنجێکی عامە بەس خەفیفە بەنجێکی خەفیفە دەدەقەیە لە دەوی دادەندرێ لە دەوی دێتە دەرێ ئەو باڵۆنی ئاسایی باڵۆنی زیرەک بە ئاگایە نەخۆشەکە قوتی دەداتن بە یارمەتیەوەی دکتۆر تێلەکی پێوەیە دەخنە ناو مەعیدەی و پاش زمانی 2 مانجی لەگەرە پاش 4 مانگ 5 مانجی لە ڕێگەی پیساییەوە فڕێ دەداتن و زەرری نییە لە مهرەبانی ئەمە تاکو ئێستا کە 150 باڵۆنی زیرەکماندانایە ئەو باڵۆنی زیرەکە دیسان بۆ ئەوانەیە کە کێشیان زۆریان ئەو بۆ کێشکەمەکانیش دەکرێت ینی بۆ منە بۆ بەس کێشی زۆرە بەڵام نەگەشتۆتە چل کاوکەڵکی بارستایی جەست لە پاشسی ئەوە دادەندرێتن لە پاشسیەوە لە سەروی تەمەندە ساڵیەوە دادەندرێتن لە بەو کەسانە دەکە ناتان بەنجی وەربگرن یان دەترسێ لە مەعیدە بڕینی بەڵام ئەو بەگشتی سەلامەترە ئەو مشکلانەی هەیە ئەو مشکلانەی هەیە باڵۆنی زیرەک یەکەمینیان گرانە بە پارە بە ئەمە لە لای مایانی بە 15 ڕقەی دەفرۆشین و پێشان دەرم لە هەر جێکی دەکرن ئەمە بەخێر لۆ دادەنێم بەخێر لۆ دادێن ئەو شتە بەخۆی گرانە یعنی وەکو ئەو مۆبایلی دەست کە بە 14 وەرەقەیە بە 15 وەرەقەیە قیمەتی موادەکەی لەوانەیە $20 بیتن بەڵام ئەو علمی دەفرۆشتن ئەو باڵۆنی زیرەکەش ئەمنیش نازام ئەو موادە کۆنتێنتەکەی چییە بەڵام ئەوە ڕێگە پێدراوە لە وەزارەتی تەندروستی و طریقەی عالمیە لە هەموو دنیا هەیە و لەکنەمەش هەرزانترین سعرە لە هەموو عالم نەک لە هەولێرێکەش و چونکە ئەمنی سعدادم هەبووە بەخێر لێیان دادەم یەک لە مشکلەکانی گرانە بەپارە دوو لە مشکلەکانی ئەوەیە 3 ڕۆژ هەتا 5 ڕۆژی هەتا هەفتەچی دەبی ئەو کەسەیە تەحمل بکە خواردنی نەخواتن کاتێک کە باڵۆنی لێ دادەنین لە کاتی باڵۆنی دادەین دەبی مەعیدەی نەبڕیبی عملیاتی مەعیدەی نەکردبیتن دەبی ئەو ڕۆژی چی نەخواردبیتن دەبی مەعیدەی نیەشیتن ئەوانەی لێ دەپرسین و دەبی عەقڵیشی تەواو بیتن یعنی مەنگۆل و جێل نەبیتن چونکە ئەوان نازانن پاشان چی لێ چونکە ئەوە خۆی قەڵەوی یەکەم شت بڕیاردان لە بۆ سەعیببوونەوەی ئەلێرە دەست پێ دەکات لە مەعیدەی نییە دەبی ئەو کەسە بڕیار بدا خۆی زەعیف بکات و حتا مەعیدەشی ببڕیتن ئەگەر بە خۆی بڕیار نەدا زەعیف زەعیف نابیتەوە زەعیف دەبیتەوە پاش ساریش قەڵەو دەبیتەوە تەماشاکە ئەو کە دەبێ خۆەکانت بگۆڕی بەڕاستی ینی هیچ لەو چوار هەنگاوی باسمان کرد لە خۆراک و وەرزش و خەوە لەگەڵیشی منەشتەرگەریان بە دەرمان هیچیان بەبێ یەکتری ناکرن بەڕاستی بەتەکید یعنی ئەو تایخانەی گوتمان نەمەتی حیاتی بگۆڕی کە سێشتە گوتمان کاربۆیدراتی کەم کاتەوە جولی زیاد بکاتن خێرێک بێخیتن طریقەی دووەمینە ئیسفادە لە دەرمانی طبی بکە و ئیسفادە لە شتی کردوارکە چارەمیان گوتمان
لە میهرەبانی بە چار طریقی ئەمە نەخۆشی قەڵەو خۆشتەکان زەعیف دەکەن. دوانی باڵۆن دوو زۆرێکەکەیان بە بەنجێکەکەیان بێ بەنجە تقریبا میکانیزمی ئیشکردنیان وەکو یەکە مەعیدەی لە ژیر دەکاتن هەردوو باڵن دێنە سەر طریقەی دووەمینە کە مەعیدە بڕین و ڕێڕەو ئەو بڵین ینی فکرەکەی ئەوەیە تۆ کە خواردن دەخۆی بۆی هەست بە تێری بکەیت مەعیدەت پڕ دەبێت گەدەت پڕ دەبێت بەڵام ئەو باڵۆنە لایەکی گەدەت دەگرێت تۆ زووتر هەست بە تێربوون دەکەیت فێڵە لێ دەکە بەڕاست وەکو ئێسێک فتت خوارد دەبین بزڵ بەڵام لۆژانی دەبیتن لۆژان دەبی مەعیدە دەبێت هەزمی بکاتن شتەکە شتێ ناوی هەزمی بکە پێی ناکرێت لێ کە دەبی دەرمانی وەربگری ئەمە دەرمانی ئازار بەردەوام وەکو هەستێکی ئەوە دروست ناکە کە پێی دەڵین بەد هەرسی کەسەکە هەست پێ دەکات دەڵێ هەرسم باش نییە زۆر جار بە خواردنێک بە غازاتە گوایلاتۆ بەس ئەو بەردەوام ڕەنگە ئەو هەستەی بۆ دروست کات تا سێ ڕۆژی ئیزعاجی دەکە بەڵام ئەمە چ دەکەین ئەمە دەرمانی دەدەینێ مغەزی دەدەینێ لەبەر کلیەکانی نامانەوێ هیچ نەخواتێتەوە چونکە لەبەر کلیەکانمە گوتمان کە جێی چتا دەکەین ئاگەمە لە جێکانی کە بیتن و دویش دەرمانی دەدەینێ مەسەد هەندێک دەرمانی دەدەینێ کە ئیزعاجی ناکاتون کە ژانی نەبیتن لۆ یەکە الحەمدولیلا زۆر خەڵک ئیستیفادەی لێ کردیە لەو باڵۆنی زیرەکەی و لە هەموو شتێکی لە تۆپ یعنی لە هەموو قاعدەی شەواز هەیە یعنی ئەمە لەو 150 کەسەی سیانیان نامرتاح بوون پێ یعنی پاش دوو ڕۆژ هات گوتی لۆم دەرینە یعنی ئەوانش واری دەگەری گەرانەوەی هەیە برم 102 نادێتن دەری لۆم دەرینم تەحمل ناکەم سیانیان لەوانە لۆمان دەرهینایە و دەتانی دەربینی و ئاسانە بە نازۆر دەکەیت دێ بەس دەیتەقێنی و دێتە دەرێ باڵۆنەکە بەس وەکو مەترسیەکانی نییە باڵۆنی زیرەک ئەوەی باشە نابیتە جیرانی ڕیخۆڵی بەڵام باڵۆنی ئاسایی ئەگە دەرینەینی پاشش مانجبیت ستە ناو ڕیخۆڵەش تووشی جیرانی ڕیخۆڵەکی دەبیتن دەرگەری کۆتایی دێتن و لەوانێت تووشی قورحەی مەعیدەی بکاتن ئەگەر دەرینێنی چێشل و بۆنی دەوی ناخۆش دەکات پاشش مانجی کۆمەڵک مەشاکل و درێزەکە لێ دەبی دەری بینی لێرەوە بە هەموو ئەو خۆشەویستانە دەم کە باڵۆنی ئاساییاندانایە 6 ماگڕەتیدا بە زووترین کات دەری بینن ئەگەر لە کوردستانن یان لە هەر شوێنێککەنە چونکە چێشان لە دروست دەبیتن چێشەکانیش گەورەنە بە نەشتەرگەری کۆتایی دێتن لۆ یەکە دەبی دەری بینن دێنە سەر طریقەی دووەم کە عملیاتە عملیات ئەمە سێ هەنگاوە طبعی پێش عملیات ئەمە کلێشەکە هەموو شەرح دەکەم مزعفاتەکانی چییە زەرەرەکانی چییە ئەگەر مەعیدە بڕینی نەکات چییە و لۆ چ مەعیدە بڕینی دەکاتن و لۆی شەرح دەکەین تەوقع دەکا و کەس و کاریشی تەوقع دەکاتن پێش عملیات زۆر گرینگە لەکنەمە دواییکە ناو عملیات پێی دەرین لە ناو عملیات ئەگەری ئەو مزعفاتانە هەیە و دوایی کە پاش عملیات دەبی یەک ساران لە گەرمان بەردەوام بن خۆشبەختانە الحەمدولیلا ئەمە پار بیستیفاڵێکمان کرد لە بەوانی کە عملیاتی مەعیدە بڕینمان کرد و بڕیارمان دەگوتمان هەر کەس ساڵێک دەبی عملیاتی مەعیدە بڕینی کردی و 20 کیلۆی دانە بەزاندی بێ پارەکەی بدەینەوە و ئەوەی 30 کیلۆشیدا بەزاندی با بێ خەڵاتی بکەین خۆشبەختانە خەڵکەکی زۆر هاتن خەڵاتیان وەرگرت یعنی 40 کیلۆ 50 کیلۆ 60 کیلۆیدا بەزاندیە یعنی الحەمدولیلا خەڵکێکی زۆر دەست بە دوعانە و لەناو پێیجی خستەخانە و پێیجەکانی خستەخانی دەیبینن کە خەڵکەکی زۆر ڕوو لە خێرە تاوە 1000 نەشتەرگەریتان کردو بە نزیکەی بە 962 بە تەحدیدە 962 عملیات کرا هەتا کۆتای مانجی 2020 دکتۆر زیاد لە پێویست نەتان کردو 1000 نەشتەرگەری لە ماوەی چەند هیچ عملیاتێکمان نەکردیە بەبێ ڕێنمایەکانی دیکە ینی ئەوەی کەوتت خۆراکتان پێگوتووە خەوتان پێگوتووە وەرزشتان پێگوتووە ئەوەی کە پێی کرا بە پێیگوتراوە وە هەمووشی لەوانە بوونە کە ئێمە پێی دەڵێن قەڵەوی کوشندە ئەوەی لە سەر و چ لە هاوکۆڵکی بارسای جەستەی ینی هەمووی ئەوانە بوونە دەمەوێ بە هەموو خۆشویستان ڕابگەێنم مهرەبانی لەسەر چار کۆڵەگەی سەرەکی ئیش دەکاتن لادانی نییە یەکەمینیان ئەمە شەرعینە دووەمینیان زانستینە شەرعی لایەنە زانستیەکە و لایەنە ئیداریەکە شەرعی ینی هەندێک عملیات هەیە مەسەد ناشەرعی ئەمە نایکین نامێ بسمە تەفاسیلی ئەمە شەرعینە یان منداری دەوێت لەبار بچێنیتن ئیندیکیشن بیتن یعنی یان هەندێک شت هەیە کە ناشەرعیە دەکەن وەکو لایەنی ئاینی ناشەرعی بی ئەمە ناکرێت لە مهرەبانی دووەمینیان زانستینە هیچ شتێکی نازانستی لە خستخانی مێرەوەی نەک ئەمن هیچ کەسێک ممنوع بیکاتن سێمینیان ئەمە قانونینە هیچ شتێکی ناقانونیمان نییە چارەمینیان ئیدارینە تاکە خستەخانەیە بەرنامەج پرۆتۆکۆڵمان هەیە ئیشکردن و دەستورمان هەیە ئیشکردن و دامەزراندن بە HR دەبیتن بە نظامەکی دەکرێتن لۆیەکە خزمێنە نییە واستەکاریش نییە و ئەوانە عملیاتیشان لۆکرایە هەمویان پێویستیان بە عملیاتی بۆ لۆکرایە و لەو 902 عملیاتی دەمە نقطەی زۆر گرنگ باز بکەم ئەم نۆکو دکتۆر دێ هەتاوکو ئێستاکەم سوودمەند 1 دیناری نەبوومە لە بۆ ماڵ و منداڵی خۆم یعنی پارەکەی هەر بگرم لە بۆ خۆم سەرفی بکەم یەکسەر محاسبمان هێناوی شادانە ئەو پارەی بەشی من لە هەر عملیاتێکی ئەمە 190,000 دینارم هەیە کە وەکو جەڕاح کە ئەمە سێ جەڕاحین
و ئەگەر عملیاتەکان خێری 250,000 دینار دەدرێتن، یعنی ئەگەر تەخفیزاتی لۆ بکرێت و ئەگەر لەسەر سندوقیش بی هیچ پاری وەرناگرێت. من پێشەوەی لێت بپرسم کەواتە کە تۆ هیچ ئیسفادەی لێ ناکەی، کەواتە بۆ دەیکەی دەمێت لێت پرسم زیاد لە پێویست و لەسەر خواستی خەڵک نایکەن بۆ منە نەخۆشێک دێ نەگەیشتۆتە چل سیە هەندێک کێشی زۆرە، بەڵام دکتۆر هاتوومە کاکە پارەی خۆم دەدەم نەشتەرگەریەکە ناکەن پارەی ئیشێ ناکەین، میهرەبانی لۆ پارەی ئیشێ بۆ هیچ کەسێک ناکە، لە هیچ کەسێکی هیچ عملیاتێک لۆ پارەی ناکەم لە ژیانمدا، نەخۆشک لە بۆ پارەی نابینم، عملیاتش لۆ پارەی ناکەم، پارە لەکنە من وەسیلەکە یعنی غایە نییە. خۆی کە دەڵێ بۆ 1962 نەشتەرگەریتان کردو دەڵێ هیچ ئیسفادەی مادی لێ ناکەی، خستەخانەی ئیسفادەی لێ کردیە، خستەخانەی ئیسفادەی لێ کردو، ئیسفادەی لێ کردو چونکە ئەمن مەسە ساڵی یەکەم ئیسعافەکەم پێکڕی، ئیسعافەکەم بە 3 دەفتەر و 40 وەرەقی کڕی، ئەو وەختی دکتۆر عومەر مدیر بوو، پارەکەم بۆ 3 دەفتەر کە کۆکرابەوە، گوتیان بۆ 3 دەفتەر گوتم ئیسعافەشی بکڕن، دکتۆر عومەر ئاگای لێیە و دوای 40 وەرەقی کەشم لەسەر دانا ئەو ئیسعافەیە گوتم خێری بابم لە خستەخانەی میهرەبانی خزمەتی خەڵکی پێ دەکا، و ئیسعافەکەش بەناوی خستەخانەی میهرەبانی بەناوی من نییە، خستەخانەکەش خزمەتی خەڵکی دەکا، یعنی من وەکو پارە ئیسفادەی لێ ناکەم. ساڵی دووەم دیسانەکە من نزیکە 40 کەس دەکەنەمە زەواجی کردبوو، کارمەندەکان خەڵاتی ئەوانی کە تازە هاوسەرگیریان کردبوو و مانجی ڕەمەزانێکش هەموو کارمەندەکان نانیان خوارد لەسەر حیسابی خێری بابم ئەو پارەیەم لەو کارمەندانە سەرف کرد کە مەطعام پاشوان و ئێواران لە خلالی یەک مانجی هەموو کارمەندەکان مەطعامیان بەراج بوو تاوەکو خزمەتی خستەخانەی بکەم و ئەو خستەخانەش ئەمەوەکو خێرزانێکی گەورەینە خزمەتی ئەو لێرە دەکەین، لۆیەکە من ئەو پارانە سودمەند نەبوویمە وەکو خودی خۆم وەکو دکتۆر دێر لۆیەکە هیچ پێویستن بەوەی نییە نائیلمی بیکەم. زۆر باشە دکتۆر، من دەمێ ئەو پرسیارانت لێ بکەم لە کۆمنتە لە سوۆشال میدیا لە لای پزیشکەکانی هاوڕێمانە لە لای خۆم دروست بووە بۆ دەڵێن ئێوە نەشتەرگەریەکە کە دەکەن دەڵێ لە هەموو شوێنێک هەرزانتر دەیکن، بەس دەڵێن بە کوالێتێکی خراپتر دەیکەن، هەمان کوالێتی نییە، هەمان دەستی زانستی و هەمان زیرەکی نییە، لەسەر ئەوە چی دەڵێ؟ ئەمن 3690 نەشتەرگەریم کردیە تاوکو ئێستا پاژۆی کە ئەو پۆدکاستە لە ماوەی چەند؟ لە 2023 تاوەکو ئێستا بەس لە خستەخانەی میهرەبانی جگە خستەخانەی حکومی کاتێکەوە دو پۆدکاستی دەکەین گوتمە بەشی ئایتی هەموو عملیاتەکان لە ماوەی 2 ساڵ و نیو تقریبا تاوەکو ئێستا کە 14761 عملیات کرا بە کۆی گشتی لە هەر 8 ساڵی عملیاتی میهرەبانی بە هەموو دکتۆرەکانەوە 3690 یان هی من بووە، لەوانە 1783 عملیاتی بەس بەردی زەرداو بووە کە سەروی 1500 عملیاتی ئەمە پارەم وەرنەگرتیە، هەموو عملیاتەکانی مەعدە بڕینی و عملیاتەکانی زەرداش لە هەموو مناسباتی ئاینیدا ئۆفرم هەبووە لە عیادەکەم، چونکە سیستمی ئایتیە ئەمە دەمانێت ببینە پێپەرلیۆس هۆسپیتال لەوەیە کە دەزانم چەند نەخۆش سەردانی منی کردێت تاوەکو ئێستاکە لە سیستمی ئایتی دەرمانە 34043 نەخۆش سەردانی منی کردیە لە عیادەکەی خۆم، هی هەمویان عیادەیان 5000 بووە یان بە خۆڕایی بووە 34043 کەس، ئەگەر بەس پارەی عیادەکەم بگەڕێنمەوە لە بۆ خەڵکی ئەمە 340 میلیۆن دینار و 430,000 دینار یارمەتی خەڵکی فەقیرم دا. بەس لەوەیە لەو 34,000 نەخۆشی کە بینیوتە لە زیاتی ئەوەی بە 15,000 ببینی وەکو پزیشکی پسپۆر بە 5,000 بینیوتە 10,000 لە هەر نەخۆشە گەڕاوەدەوە. بەڵێ یعنی زیاتر دکتۆر یەکسەر پزیشکەکان پێمان دەڵێن تۆ بۆ پزیشکی جەڕاح چەندی کەیسات ببینی ئەگەر بە بەلاشیش ببینێ بەبێ بەرامبەرش ببینێ قازانجێتی، چونکە تۆ 100 نەخۆش دەبینی ئەگەر دەیان بچێتەوە نەشتەرگەری هەر قازانستە لە ئێوارە. بەڵێ ئەخر من 1500 عملیاتیشم کردێ پارەم وەرنەگرتیە لە عملیاتەکە وەرناگرم کە لە عملیاتی وەرم نەگرت لە عیادەکە وەرم نەگرت، یعنی خوا ئاگای لێ والله وبالله وتالله ئەو سندم خوارد کە ئینسان پێ ئیمان و کافر دەبیتن. ئەو قطعی هەڵمواسی لە عیادەکەم کە هەموو ڕۆژە عیادەم بخۆڕای ئەوەی پارەی نییە، پێنجشەمان کاتی خۆی عیادەم ڕۆژێک بەلاژ بوو، ئێستا ڕۆژە عیادەم بەلاشە دووشەمان هەموو دووشەمان هەتاوەکو دەبێت هەر کەسێک بێت هەرچی بێتن دەوڵەمەند فەقیر زەرد سوور سەوس هیچ کەسێک پارەی نادە دووشەمان دێتە عیادەی من پارەی وەرناگرم و هەتایشە، یعنی نەک ئێستاکە ڕۆژێک دوو ڕۆژ و عیادەشم 10,000 بوو نەخۆشم هەبوو ئەم کاتی خۆی لە عمرەی بڕیارمدا وتم خوایجان بچمەوە هەولێرێکە عیادەم دەکەم 5,000 و زیادیشی ناکەم هەتایی، یعنی ئەمن لە پێناو خۆی گەورەی نەک لە بەرەوەی کە نەخۆشی ڕات چونکە ئەو کاتی نەخۆشم زۆر بوو و ئەمن ئەو پارەنی کە بەدەستم دێتن بەشێکی زۆری دیکەمەوە خێر کە خزمەتی کارمەندایەکانی پێ دەکەم، خزمەتی نەخۆش پێ دەکەم و سندوقی خێری کە ئێستا لە میهرەبانی هەموو مانجەسەروی دەفتەرێکی دەکاتە خێر ئەم بخۆم دروستکەری ئەو سندوقی بوومە. دکتۆر دەمێت لەسەر سندوقەکە یەکێک لە کۆمنتەکانی دیکە یەکێک لە قسەکانی دیکە لەسەر ئێوە ئەوەیە تۆ بە 5,000ەکە نەخۆشت بینیوە، ئەو 5,000 ئەوەی کە زۆر جار پێی دەڵێن دەڵێ قوڵابەک بوو بۆی نەخۆشەکە بێتە نەشتەرگەری بۆ نە تۆ سکیت فەحس کرد بە 5,000 بینیت بەڵام هەز دەکەی
دوای سۆنەرت بۆ کرد بەردی زراوی هەیە نەخۆشەکەت پێویستی بە نەشتەرگەریە دەیبێ و ئەمەلیات تۆ دەڵێ لە ئەمەلیاتیش پارە وەرناگرم دەڵێن تەواوە بەڵام دەڵێن ئەو داشکاندنەی کە دەکرێ سندوقتان داناوە بە ناوی خەیری ئێوە لە خەیریەکە بۆ خۆتان قازانج دەکەنەوە یعنی من پارەم داناوە بۆ خێر وەکو دکتۆرنا بەڵام تۆ ئیسفادە لەوە دەکەیەوە تەمام سندوقی خێری بە خۆم دامنا کاتی خۆی مەسە 6 ئەمەلیاتم دەکرد پارەیەکە چەندەم گوت ئەو لۆ قیامەتێوی 10 ئەمەلیاتم دەکرد دوم دادەنا یەکم دادەنا هەر بە خۆم لەکنە خۆم بە تاختێنێت تاخش خەز بووم دوایەکە نەخۆشێک داتی پارەی نەبوو دەمگوت لە سندوقی خێری لەوە دەکەم باوەڕ کە چەندین ئەمەلیات ئەوە تا و خستخانەش کراوە ئەمن هەر لەو سیستمەیشن دەکەم دوای کە خستخانەم دانا ئەو عارزەی کە وەرم گرتیا هەمووی بەناوی منە خستخانی میهرەبانی بای 389 دەفتەری بوو ئەمن گوتم هیچ پشکەشی بەناوی خۆم ناکەم هیچ موچەکی شم ناوێتن هەمووی دەکەمە سندوقی خێری چیت کەش دێ خێری دەکاتن بە ئەو سندوق خێری ئاوادانکەینەوە ئێستا خستەخانی میهرەبانی 148 بوویتە سندوقی خێری یعنی ئەگەر 7500 دیناری قازانج بکاتن 3577 دیناری دەچێتە ناو سندوقی خێری لە یارمەتی فەقیری دێتەوە بەڵام ئەو سندوقا دیسان بۆ خۆتان ناگەڕێتەوە ئەو سندوقەیە لە نەخۆشی فەقیر سەرف دەکرێتن یەک بەڵام دیسان بۆ خۆتان ئەمەلیاتەکە دەکەنەوە دەڵێن پارەکە دیسان دەچێتەوە لای دکتۆر بەڵێ یەکێک لە هۆکارەکانی سەرکەوتنی خستخانەی میهرەبانی سندوقی خێریە چونکە نەخۆش پارەی نادا و عملیات شیرۆ دەکرێت نەخۆش پارەی نادا دەرمانی زەخت و سوکەری دەدرێت لە چێ دەدرێت لەو سندوقی خێری دەدرێت ئەو سندوقی خێری مۆتیڤیشنی بەردەوامی ئەو مەشروعەیە و ڕۆژ بە ڕۆژ سندوقی خێری زیاد دەبێتن ئێستا کە 6 ملیۆن و نیو یعنی 650 دەفتەر خەڵک پارەی دایتە من سیقەی بە من کردێ گوتیان دکتۆر باخوا لە من خۆش بی خۆم لەشتان بەخۆم لە چمە باشتێ ئێدێنە باخوا لە ما خۆش ببیتن یعنی سیقەی پێکردین بەس پێویست ناکە ئەمە سوندی بخۆم بەس دەبەرخات چی ئاگەی لەو حسابات ئەوانەی کە خاوەن پشکن حسابیمان هەیە حساباتمان هەیە کارمەندی مدەقیقی مالیمان هەیە ئەوانە هەمیان دەرچووی بەشی ژمێریارینە مدەقیق مالیەکە مدیر حسابات ئەوانە ماجستێریان هەیە لە حساباتی و سلسلەی ئەوانە لە ئیدارەی خۆتان وەکو میهرەبانی حسابن تۆ ئەوەی کە بۆم نرد 7500 پشکە لە میهرەبانی تقریبا نیوەی زیاتری هی خەڵکەون کەمتر لە نیوەیەتی ئەوەی لە لای ئیدارەی و مەجلیس ئیدارە هەیەی ئەوەی کە من سندوقی خێری لە بەردەستی خۆمانە سندوقی خێری ئەو پشکانە کابرا سیقەی بە من کردی پارەکەی دایتە من وتیتی ئەو لەم بکە خێر بەڵام من وەکو خاوەن پشک بۆ نمونە ئاگام لێ ئەو حساباتە چی لێدێ بۆ نمونە کە پشکێکم هەیە دەزانم ئەو پشکە چەندی قازانجا چەندی زەرەرا چێ ئیشی کردووە دەچێ ئیشی پێکراوە هەموو شتێک دیارە خاوەن پشکێک هەموو خاوەن پشک لە ئاگەین لە حساباتە هەیە ئەمە کۆبوونەوەی ساڵانەمان هەیە شەرح دەکەین ئەمە قسەی دەکەم حسابات قسەی دەکات تەدقیق قسەی دەکات و لۆشان هەیە دەتوانم بێت تەفاسیلی بزانانی چەندی بە کارەبا دەدەین هەتا ئەو دقیق قسەی دەکەم کارەبای حکومیمان نییە کە خستەخانە چین 3 ساڵ و نیوە کرایەوە ناو شاری و لێرە کارەبای حکومیم نییە و کە وەزیر 2000 سەردانی وەزیرم کردی وعدی دامێت کە کارەبان بداتێ سەردانی محافظم کردی ڕێنمایەکانتان جێبەجێ نەکردویان لەبەرچیەوە نەخێ دەرێن کارەبای زیرەکە ناتوانین بیبژێنینەوە تا ڕەبتی بکەین کێبل و گوتیان پارەمانی لۆ تاڕاکێشین فیدەر 100 میلیۆن مالی 100 میلیۆنمان دا حکوومەتی یعنی بە هەموو پێوەرەکان ئەمە مەزلومین ئەمە زوڵمان لێ دەکرێتن ئەمە کار ئاسانیمان لۆ ناکرێتن و بەڵام دەڵێ زوڵممان لێ دەکرێت بەڵام ئەوەش هەیە دەڵێن پاڵپشتیشتان زۆرە چونکە بۆ منە لە دادگا زۆر زار کیساتان لەسرە کەیسێک بۆ منە پێش چەند ڕۆژێک 20مان بۆ منە دەیانگوت شکاتی کردووە یەکێک حاڵەتێک ڕوودەدا شکات دەکات و یەکسەر دکتۆر دلێر لێ دەردەچێ ئەمن پێرێکە خۆی پێش بەرنامە بەڕاستی کتم دکتۆر بۆ چوارشەممە کە ڕیکۆردی بەرنامەکە دەکەین ئامادە دەبی کتت ئەگەر نەگیرێم بۆ ئەوەندە شکاتتان لەسرە وە بۆ ئەوەندەش بە خێرای لی دەردەچی تاوەکو ئێستاکە 3000 بە کەفالەت ئازاد کرایمە و ئاخر کەفالەتم بە 7 میلیۆن دینار بە کەفالەت ئازاد کرام و ئەو کەسی شکایەتی کردبوو چوە لیژنەی تۆبی زۆر 3 دکتۆری جەڕاح بوونە خبری لەو ئیشەی کە زۆر بەڕێز دکتۆر شێروان گەڕۆتەی بوو دکتۆر هونەر بوو دکتۆر ئامانز بوو دووپاتی ئەویان کردەوەکەوە ئەمن هیچ شتێکی غەڵەتم نەکردیە و تەقریر تۆبەکەی چتە پێش حاکمی کە ئەمن هیچ غەڵەتم نەکردیە لەبەرچە ئەو دکتۆری جەڕاح بەڵام یەکسەر ئێستا من پێ دەڵێم بۆ نمونە هاونیشتیمانیەک ئەوە گلەی لەسەر هەموو لیژنە تۆبیەکان هەیە بەڕاستی نەک لەسەر تۆ دڵێ بۆ خۆی من شکاتم لە دکتۆر کردووە 3 دکتۆر دادنێن ئەکیر دیفاع لە دکتۆرەکە دەکا ئێوە کاتەن مافی هاونیشتیمانیەکە دەست ناکەوێت لەسەر ئەوە چیت هەیە قیامەت هەیە
بەڵام ئەو پزیشکانە پشتگیری پزیشکەکان دەکەن دەبێت لەسەر لیژنە پزیشکەکان پێم بڵێ بەڕاستی ئەمن لێرکانەوە منەتی هیچ دکتۆرێکی نازانم ئەگەرم غەڵەتم کردو غەڵەتی کردی ئەو بۆ هەموو لیژنە پزیشکەکان تۆ ئەو پاڵ پشتێ دەکەیت چونکە نەک ئەوانەی لەسەر خۆتە چونکە من زۆر زار ئەو قسەیە دەبیستم دەڵێت دکتۆرەکیاندانەوە من هەڵەیەکم کردو لە نەخۆشخانە یان هەڵە نییە هەڵە تێگەیشتێکەیە ئەم پیادەرم قیامەتەیە خی گەورەش دەرێدا و حەکەمتم بینە ناسیان تحکم بالعدلی ئەوانە شایدی دەدەن ئەو شایدی ڕوو لە بە قیامەتی دەمێنێتەوە ئەگەر ئەمە غەدرم لێکەچ کردبیتن ئەوی بکەنە شاید و بێ پشتوانی و کەم هیچ منەتم پێ نییە دێستا پێدرم هیچ منەتم پێ نییە ئەو کەسەیە لۆ دەمریتن ئەو دکتۆرە دەمریتن لۆ شایدی بە زوور دەدا شایدی زورێکە لە تاوانی گەورەکان بانەی داتن وار حاکمەکی لە دۆسیە من دەبیتە حاکەم هەرێک حەقی لەسەر من حەقی بداتێ هیچ منەتم بێز حاکمەکی نییە باڵپشتی من بکاتن دێستا ئەوە بۆ دەرم و منەتم بێز مەسئولەکیش نییە نە ئیسلامی نە علمانی نەت کەس کەسیان نازانم و ئەم لە ژانم داگوتم بەس منەتی داکم عاشی هەردەگرم تەنانەت منەت خێرزان و مدارەکان خۆشمەر ناگرم بەڵام وتت خێزانت بۆ نمونە پشتگیری کردو لەسەر ئەوش دەمێت هەر پێم بڵێ وەکو نوکتە بۆ منت جێڕایەوە بەڵێ آخر کەفالەت خێرزانم کردی بە 7 ملیۆنیان چووکە حاکم بڕیاریدا کە فەرمانبەرێک ببیتە دوایی و دۆخ کەچی لێ هات ئەتیادی ئەمن لە ڕێ بووم مەلا بانجی دابوو لەگەر پۆلیسەکەی گوتم بچین نێژەکەی بکەین تەبێ ئەم دەست بەسەر بوو پۆلیسەکە گوتی نابی دەبی بچینەوە مرکزی ئێ گوتم باش چینەوە مرکزی ئەم لە ڕێیەکە گوتمە خێرزانم وەرە حاکم بڕیاریدایە بە کەف گەشتی ئێرکان وە تێستاکە دێم لەگەر کوڕەکەم هات کوڕەکەم لەگەر خێزانم هاتون و بۆ کەفیل دەسەر نانی خواردی نۆڕانێ بوو گوتی گەرم نەبامە سەد ژیراوی گوتم حەزەکەی بڕە کەفالەتەکەی بەشێنەوە بجوری باش نامە ینی لۆ بابی سوعبەتەوە باسی دوڕەکەشم دێگوت نەژمردم بابم لە سزنی بەردە ینی بەڵام ئەوانە زوڵمەکە لە من دەکرێتە ئەو لێرەوە سێ مەشەدی تەحقیقی دەژێڕمەوە کە هەرسێکیان دڵخۆشکەرن یەکەکیان حاکم معنی محقق عدلەکە کە تحقیقی لەگەر کردم ناوی گەیلان بوو کە تەواو بووین لە مرکزی باداوی گوتی دکتۆر ئاسایی ڕسمەکی بگرین وتم فەرموو یەکێکی کەشیان لە مرکزی کوردستان بوو وەچی تحقیقم لەگەر کرد گوت کاکە ئەو مادەی زۆر قورسە ئەتو دەگیرەی زۆر خەتەرە گوتم ئەمن منەتم نییە زۆر پێسێ بۆ حاکمەکە ئەو محقق عدلەکە ناوکەم لەبیر نەما لە مرکزی کوردستان بوو کە چوومە کندەکەی جێم لێ بوو واللهی گوتی خۆشە دکتۆری شۆڕژ جەرمان هەبیتن یعنی سەرسام بوو بە ئەوەی و آخر تحقیقم ئەوە بوو یەک لە محقق عدلەکان غێزانی خۆم محقق عدلیە لۆی جێڕامەوە ناوی شەیما بووە گوتی زۆر هەستم بە شەرمەزاری کرد دکتۆر دیلێرمان ڕاگرت بوو ئەمە دانیشت بووین حەزم دەکرد لەبەری هەستمەوە ینی وەکو ڕێزێکی لێ بگرم چونکە خوشتیم عملیات کردیە لە عائیلەی استیفادەیان کردیە گوتی زۆر پێم ناخۆش بوو کە ئەمن دانیشتم ئەو بە پێوە ڕاوەستا بوو و تحقیقمان لەگەری دەکرد لە بۆ خێزان میگێڕابەوە خێرزانیشم پێکردنی بگوتی وڵا دەنا دکتۆر لێرە توێ نەناسیبەوە چونکە ئەو پێی گوتم شەیما لەوێن دەر بگوتم من نایناسم نازانم ئافرەت لەوێن دەربەز نازانی چێ نەمناسینەوە تۆ ڕۆژانە دایان نەخۆش سەدا نەخۆش دەبینیەوە ئەو متەسیر بوو کە هەر نەستا بۆ لەبەرم کە چوومە جۆرێکە و تحقیقیان لەگەر کردبوو ئەوانە نیشانەی پاچی حاکمەکان پیشاندن و ئاخر تحقیقم ئەو بۆ حاکم حەنان لە محکەمەی تحقیق پرسیار لێکردم وتی ئەو کاسێ سکاڵای لێتەیە دەزانی ئەمە هیچ دیفاعم لە خۆم ناکە گوتم گەر حەقی هەیە بیدێ ئیلۆ زیاتر چ برێم ینی گوتم گەر حەقی هەیە بیدێ یانی چ برێم ینی زیاتر شتەکەیە لێکوانەوە دەرێ منەتی هیچ حاکمە شێر ناگرم منەتی هیچ مەسئولە شێر ناگرم منەتی هیچ کەسێکی شێر ناگرم حاشتشان بە من پێ دەکرێت دەزانی چیە ئەگەر بگیرم زۆر خۆشە سەرحەد دەکەم وەزانیشانی دکتۆریگە لە خۆشە نیوەی حیاتم خەریکی ئەوەی ما دەڕشێتەوە زیجی دێشی پشتی دێژی ئەگەڕشانەوە پێدانەکە نیوەی ژیانی من ئەوەیە قبز بووە پیسای پێ ناکرێت بۆ پەنجانم دەیان زار پیسایم لەناو کۆمی خەڵکی دەرهینایە وەزانیشانی مە زۆر خۆشە گوتیان خۆشە دکتۆر بگوتم ناخۆشە کوڕە دکتۆر بی دکتۆر نەبی خۆشە لۆیەکە ئەگەر بگیرم ئیسرحەت دەکەم و ئەگەر بشم کوژن کە تادیدیشی زۆر زۆریش کرایمە تا ئێستا کە چەند جارێک تادید کرایمە و ئەسڵەن ناترسێم نەچەکم هەیە لێرەوە دەرێم نشکات و دوو کوڕشم هەیە ڕۆژی بانجانم کردم واللهی بە هەردووچانم گوت کوڕم ئەگەر ئەمنیان کوشت نەچن شکات بکەن لە مەرکەز و لە محکەمەی کە بابمیان کوشتیە هەردووچان لە کولی تۆ بنێک لە تۆبعامەیە لە دەرمان سازیە پێم گوتینە ببنە دکتۆر ڕێبازی خێرکردن و مهرەبانی بەرمەدەن
الواز بمشارنەوە احتیاجی حسب ئوسوڵ و تەواو کفن دکتۆر بکەن و نەچن شکایەت بکەن نەچنە پێش مەرکەز شۆرتەی بری حەقی بامان بچووکە ئەم دەزام حەقی من و ناکرێ ئەمن خوان بەسە حەسبی الله ونعم الوەکیلە لۆیەکە گوتیتم پارەشم ئەوەن دۆنە هەیە تانگۆ خوێندنی تەواو دەکەن وەچی بۆنی دکتۆریش هەمان ئیشی من بکەنەوە و بەردەوام بن لە خێرکردن. دکتۆر دەست خۆش بێ یەکتر دەبین من پێم دەڵێن کاتەکە تەواو بوو بەڵام دەمەوێت دووسێ پرسیاری دیکە هەیە ئەگەر بە خێرایی جوابم دەیەوە دەڵێن کە هەڵەی زۆرە وەشکاتی زۆرە لەبەر ئەوەیە کە لە کولیە توپ یەکێک بۆ لەو دکتۆرانەی ئەوەندە کەوتووە ینی بۆ منە بەناوچکە بڵێن ڕاستەخۆ بڵێم دەڵێن زیرەک نەبووە بە 9 ساڵ کولیە توپی تاوا کردو ڕاست ئەم بە 9 ساڵی کولیە توپ تاوا کردی بە خۆم گوتیتم بەڵام بە 5 ساڵی چیمە مەکتەبێ لە پۆلی 6 بە ساڵ یەکەم چیمە کولیە توپ یعنی هیچ ساڵێکیش لە خوێندنی دوانەکەوتم کە چوومە کولیە توپی شەتاوەکوم انتخاباتی یەکگرتووی قوتابیان نەکرا ئەم ساقید نەبووم ساقید بوونەکانی من 2 ساڵی من سیاسی بووە و دەتانم دەست سەر قورئانی دابنێم ناحەقیان لەگەرم کردی ئوستازەکان و غەدریان کرد سەبارەت بە ئەو غەدریکردنت و ئەو غەدرێژ ئەمن لە قیامەتیلیان وەردەگرمەوە پۆلی 4 بوویمە پرسیاری پۆلی 5م لێ کرایە دکتۆریش ئەگەر بیوە ساقیت بکە زۆر بە ئاسان ساقیت دەکەم بۆ ئەو قوتابیانەی کە ئێستا بۆ نمونە لە کۆلێژی پزیشکیە بەس خەریکی خوێندنەکەیەتی دەژڵێ پێڕاناگەم دەمەوێت بۆ قوتابیەکانی شتێک بڵێت تۆ ئیشت دەکرد بە خاڵی دەکرد بۆ منە دەڵێ عارەبانەم ڕادێکێشا و لە 2 سانێەوە ئیشم کردیا 50 ئیشم زیاتر کردیا وەکو ئیش ینی نەوعەتی ئیشی بەڵام سیرترین ئیشتان لە بۆ بجێڕم و لێبکانە تۆماری بکەم لە دەوری دووەم بووم لە مەرحەلەیەک بووم لە جامعە سلێمانی وەرگیرا بووم کاتێک کە چوومە ئیمتیحانی دەوری دووەم بابم 500 دیناری دامێ گوتم لۆ 500 دینارەکە لەگەر خۆم ببەم چوم موسی لۆردم کڕی ئەو وەختی شەڕی برا کوژی بوو یەکێت و پارتی سێتەرەکان زۆر زەحمەت بوو موسەکەم لە ناو جانتایدانا بردم لەوێن دەرفرۆشتم دوای کە گەڕامەوە لە ئیمتیحانەکان نعناع و چوکلێت و کێکی ئێرانیم کڕی لێرە فرۆشتمەوە کە هاتمە مارە 500 دینارەکەم داوە بابم پێکەنی گوتی کوڕمەدی و هەفتەی چت خواردیە گوتم بابە گوتم با لەگەر دەستی خۆم ئیشی چی بکەم ئەمن ئەوها بوویمەوە تا چاری کولیە توپیش وێنەم هەیە کە ڕزقم فرۆشتی لە شێخەڵای لە ئیسکان لە پاش چاری کولیە توپ بووە کە پارەم نەبووە پارەم قەرز کردیە گوتیتمەکن دۆست و برادر و خزمی 1000 دینارم بە قەرز بدێ وەچی بوومە دکتۆر یەکەم معاش دەدەمەوە تا 15 معاش ئەم قەرزار بوویمە کە ژنم منە و ئەوەی کە ئێستا خێرزانمە و لێرەوەش دەرم گەنجەکان قەت ناومێد مەبن لەبەر ئەوەی ئەمە ڕازگۆ بووم سیدا خوازیم کرد هەتا ئەوەی خێرزانم بوویتە خێرزانم چونکە لە هەمیان دەمگوت ئەمە پارەم نییە و فامیلی سەپۆرتم نییە بەڵام خۆمان بەسا و ئاخر شت دەرێم زۆر سوپاسی خۆی گەورە دەکەم کە هەموو نعمەتەکانی سەرزەویم هەیە یەک نعمەت مایە بچمێ ئەویش عاقبەت خێری و چوونە بەهەشتا دکتۆر ژیان دەستەکان خۆش بێ سپاس دەکەم کە لەگەڵم بووی عزیزی خۆشویست دەست خۆش بێ پۆدکاستی کلینی کاستم پێشکەشکردن هەمیشە تەندروست بن